بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لەبێ بنیارگار فایقمەم شەوە بەشێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژی ئەمڕۆ تایبەتە بە کۆنگرەی پارتێکی سیاسی نوێ. بۆ بەرنامەکەش بڵین جەنابی دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان سەرۆکی لیژنەی ئامادەکاری کۆنگرەی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری کە زیاتر لەناو هاوڵاتیانە بە حزبەکەی دکتۆر بەرهەم ناسراوە. بەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆ بکەین لەوانە گفتوگۆکردن لەسەر کۆنگرەکەی ئەمڕۆیان. ئەم کۆنگرەیە بە ئامان یەکێ لە ئامانجە سەرەکیەکانی ئەوە بوو کە سەرۆکێک بۆ ئەم خەوارەیە دیاری بکات و سەرۆکەکەش جەنابی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح بوو کە وەکو کورد دەڵێت پێویست ناکات پێناسی بکەم ئێوە هەموو وڵاتیان هەرێمی کوردستان ئەیناسن بە ڕێگەی کارە سیاسیەکانیەوە و مەبەستیشمە قسە لەسەرەوە بکەین ئایا ئەمان کە حزبێکی سیاسی یاخود پارتێکی سیاسی نوێن بە چ مۆدێلێک کارەکەن؟ ئایا هەمان مۆدێلی کۆن و دێرینی پێشووترن ئەوەی پێشووتر ئێمە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەست و پەنجەیان لەگەڵ نەرم کردووە یان مۆدێلێکی جیاوازن و ئامان گیان چیە؟ یعنی ئەوان کە لە ئێستادا خۆیان وەکو پارتێکی سیاسی نوێ ڕاگەیاندووە ئایا ئەیانەوێت چ جۆرە گۆڕانکاریەک بکەن؟ یعنی گۆڕانکاریەکەیان بە هێزی نەرمە بێت، یعنی وتەبێژەکەیان ئاماژە بەوا داڵێت ئێمە هێزی سڕینەوەی هیچ کەس وولایەنێک نین و ئاماژە بەواکەن کە ئێمە هاتوین بۆ کاری پێکەوەی واتە لە سەرەتای ئیعلانکردنی پێشووتریان و کۆنگرەی ئەمڕۆشیانەوە دوو پاتیەکەنەوە کە ئەوان نەکار بۆ سڕینەوەی کەسەکەن و نەکاریش بۆ واکەن کە بە تاک بیانەوێت شۆڕشێکی فکری بێ، شۆڕشێکی نازانم چەکداری بێ، یەک هەر شۆڕشێک بێت کە جۆرەکانی شۆڕش ئەیگرێتەوە. ئەیانەوێت پێکەوە وەکو تیم لەگەڵ لایەنەکانی دیکە ئەم گۆڕانکاریە بکەن چۆن نەتوانن بیکەن. مەبەست من قسە لەسەر وەش بکەین یەکێک لەو ڕەخنانەی کە ڕوبەڕووی ئەم قەوارەیە ئەبێتەوە لەلایەن کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەی ئەڵێن ئەوان لە ناو هەناوی ئێمەوە هاتوونەتە دەرەوە. من ئەمێ ئەم شەو بزانم ئایا بڵین کادران و ئەندامانی ئەم هاوپەیمانێتیە کە ناوی هاوپەیمانێتی دیموکراسی و دادپەروەریە خۆیان بە جیابوو منشق لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەزانن یاخودی بڵین کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمان وەکو منشق سەیرەکەن و یەکێک لە ڕخنەکانیانەوەی ئەڵێن ئەوان هێشتا لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانن کار بۆ پارتێکی سیاسی دیکەکەن. من زیاتر ناڵێم بێگومان قسە لەسەر هاوپەیمانێتی لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق شەکەین دید و تێڕوانینی ئەمان چییە؟ بەڕێز دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان سەرۆکی لیژنەی ئامادەکاری کۆنگرەی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری ماندوو نەبن دوای ڕۆژێکی هیلاک بڵین بە شێوەیەک لە شێوەکان ماندوو بوون ئەمڕۆ لە کۆنگرەکە. سوپاسی ئەم دەرفەتاکەین. ئەمەوێت بەو پرسیارە ناباوە دەست پێ بکەم. گرنگی پارتێکی سیاسی نوێ لە هەرێمێکە کە هاوڵاتیەکانی بە پلەی یەک و حکوومەتەکەی و پارتە سیاسیەکان بە پلەی دووسێ بەدەست ئێجگار ژمارەیەکی زۆر قەیرانەوە ئەناڵێنن ئەم پارتە سیاسیە ئەتوانێت چی بکات؟ لە ڕاستیە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوویەکی نزیک لە سەرهەڵدانی حیزبی سیاسی لە کوردستانە لە سەرەتای بیستەکانی سەدەی ڕابردووە حیزب وەکو ڕێخستنێکی مۆدێرن و نوێترین ڕێخستنی سیاسی لە کوردستانە پەیدا بوو بە مەبەستی خزمەتکردنی گشتی وەکو ئامڕازێک بۆ بەدێنانی ئامانجی گشتی کە زیاتر ئەو کاتە لە ئامانجی گەشتن بە مافەنەتەوەیەکانی خەڵکی کوردستان و دواتر بە مافە کۆمەڵایەتیەکانی ئەگرتەوە. بۆ ئەمە خەڵکی کوردستان لە نێو ڕیب بوون بە ئەندامبوونی حیزبەکانە قوربانێکی هێزگار زۆریدا. دواتریش ئەوە بینیمان هەندێک لە حیزبەکان خەباتی پێشمەرگایەتی و چەکداریان هەڵبژات بەوەش هەزاران کەس جانی خۆیان بەخشی لە پێناوی هێیانەدی ئامانجەکانی سیاست کە لە ڕێگای حیزبەوە بوو. بۆیە ئێمە وەکو کەسانی کە لە بواری سیاسەتا ئیشمان کردووە لە بواری ژیانی حیزبایەتیە ئیشمان کردووە حیزبایەتی و سیاست وەکو ئەمڕازێک هەڵمان بژاردووە بۆ گەشتن بە ئامانجێک کە خزمەتی گشتیە. هەر ئەو هۆکارەشە کە ئەمڕۆ هاوپەیمانی دیموکراسی بۆ دادپەروەری و دیموکراسی کۆنگرەی دامەزرانی بەست ئەو ئامانجەیە کە ئەمانەیە سیاست بگەڕێنینەوە خانە ڕاستەقینەکەی خۆی کە ئەویش بریتە لە خزمەت گوزاری گشتی واتە سیاست ئامڕازێک بێ، حیزب ئامڕازێک بێ، ڕێخستن ئامڕازێک بێ بۆ گەشتن بە ئامانجێک کە ئەویش خزمەتکردنی گشتیە لە هەموو بوارەکان. کاتە پێتان وایە پارتە سیاسەکانی
لە پێناسەی حزبایەتی و خزمەتی گشتی لایەندا و نەیانتوانێت سەرکەوتوو بن ئەوە خەڵک ئەگەر بێت و بەڕێستان وەکو ڕاگەیاندکارێک بێ ڕاپرسێک ناو خەڵکی کوردستان بکەی تەنانەت لە نێوان ئەندامەکانی حیزبەکانی شاکە ئەمڕۆ لە ساحەی کوردستانە هەن ئەبینی بێمتمانەیەکی ئەجگار زۆر لە نێوانی خەڵکی کوردستان و حیزبە سیاسەکانە دروست بووە. ئەمە بۆ ئەمە لە کەدارکردنی ڕابردووی پرشنگداری حیزبە سیاسەکان نییە. من و هاوڕێیانم کە لە یەکێتی نیشتیمانی کوردستانە خەباتمان کردووە شانازی بە دەیان ساڵی ڕابردووی خۆمانەوەکەین کە ڕابردوویەکی پرشنگدارە کە بە خوێنی هەزاران لە ڕۆڵەکانی ئەم میلەتە نەخشێنراوە کە دەیان و سەدانیان هاوڕێ نزیک و کەسوکاری خۆمان بوون. ئەوە شانازێکی گەورەیە. ئەم خەباتە قوربانی دانەی ڕابردوو بۆ خزمەتکردنی گشتی بووە. بەڵام ئەبینی ئەمڕۆ بەداخەوە هەموو حیزبەکان لەو گەیشتن بە ئەمانجانە چۆن ئەڵێ بە شێوازێک لە شێوازەکان دوور کەوتونەتەوە بۆی ئەبینی متمانەیانە دەستداوە متمانەی خەڵک لەگەڵ ئەو حیزبانە دەستداوە. پرسیارم لەسەرەوە بێت کە ئەو حیزبانەی ئێوە قسەی لەسەرەکەنەرە و حیزبانە بوون کە ئێوە ڕۆڵی بێجگار باڵاتانتیانە بوو بەڵام جارێ باواز لەمە بێنم ئەمێ قسە لەسەرەوە بکەین یعنی ئەم هاوپەیمانیە کە هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەریە ینی دوو ناوی ئێجگار قورسی هەڵگرتووە دیموکراسی و دادپەروەری. ئێوە چ مۆدیلێکی حزبن و ئایا یەکێک لە تێبینیەکان کە من لە ڕابردووە لەسەر ئێوە لام دروست بوو ئەوەیە کە ئێوە خۆتان بە حزبێکی عێراقی ئەزانن یان بە خۆتان بە حزبێکی کوردستانی عێراق ئەزانن؟ ئێمە یەکەم باوەڕمان بەوە هەیە کە خەباتی ئێمە گۆڕەپانی ئێمە ساحەی ئێمە کوردستانە بەڵام کوردستان بە پێی دەستور بە پێی یاسای نێودەوڵەتی بەشێکە لە عێراق و کاتێک ئەڵین کوردستان بەشێکە لە عێراق ئەوە نەشەرمە نەعیبەیە بیڵین و بەدەنگی بەرزی شەیڵین. ئێمە مافی چارەنووس بە مافێکی ڕەوای خەڵکی کوردستان زانین بەڵام مافی چارەنووسی خەڵکی کوردستان لە بەغداوە وەرەگیرێ نە لە ئەنقەرە نە لە تاران نە لە واشنگتۆن. بۆیە پێمان شەرم نییە کاتێک کە داوای مافی چارەنووس دەکەین بۆ خەڵکی کوردستان بەسەر بەخۆییشەوە ئەبێ ئێمە پردی پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا تونند بکەین لەگەڵ ئەو بەڕێزانی کە لە بەغدا حاکمن حکومدارن سیاسە دەکەن لەگەڵ ئەوانە بکەوینە دیالوگ و بکەوینە گفتوگۆ بۆ ئەمە ئەبێ لە خەڵکی کوردستان من بیرمە لە کۆنفرانسێکی زانکۆی ئەمریکی لە دهۆک جەنابی دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح یەکێک بوو لە پانێلیستەکان و لەوێ قسەی کرد وتی ڕێگەی سەربەخۆیی هەرێمی کوردستان بە بەغدایەتی کەواتە ئێوە وەکو هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری بڕواتان بە سەربەخۆیی کوردستانی و کاری بۆکەن؟ بێگومان باوەڕمان بە سەربەخۆیی کوردستان هەیە بەڵام بە لە تونێلێکی تاریکانە کە نەزانین کوردستان بەرەو کوێ ئەبا وەکوتم ئێمە باوەڕمان بەوە هەیە لە ڕێگەی دیالوگ و گفتوگۆ قەنەعات پێکردنەوە لەگەڵ بەغدا لە ڕۆژێک لە ڕۆژان ئیتر ساڵێکێ دوانە دەیە ئەمە زەمینە و زمانی خۆی ئەوێ و بە گفتوگۆ ئێمە لەگەڵ بەغدادا بگەینە ئەوەی کە کوردستان سەربەخۆ بێ نەک بەوەی بیخینە تونێلێکەوە کەس ئەم سەری دیارە ئەو سەری دیار نییە ئەوەی بەسەر کوردستان داهات ئێمە لە ڕاستیە نامانوێت بین ڕخنەبارانی پرۆسەیەک بکەین کە زۆری لەسەر وتراوە بەڵام کە دەکراوانە بێ. یەکێک لە خاصڵەتەکانی تری هاوپەیمانی لە حەقیقەتا کە بەڕێزت پرسیارت ئەوەیە کە ئێمە حیزبێکی ئایدۆلۆجی نین واتە ئێمە پابند نین بە ئایدۆلۆجیەکی دیاری کراوەوە. هەموو ئەوانەی کە باوەڕیان بە دیموکراسی و دادپەروەری هەیە کە ئەمانە دوو بنەمای حکومڕانی دروستن کە ئێمە ئامانجمان پێێتی ئێمە سیاست بۆ حکومڕانیەکەین بۆ دەوڵەتداریەکەین بۆ ئەوەکەین کە حکومداری هاوڵاتی بوون لە کوردستانی ئێمەدا بەرقرار بێ کە ئەمانە زۆرن ئەمانە دەکرێت خەڵکانی دینداری تێدا بێ دەکرێت خەڵکانی کە باوەڕیان بە ئەسڵان بە ئاین نەبێت تێدا بێت خەڵکانی کۆمۆنیستی تێدا بێ خەڵکانی نەتەوەیی تیا بێ خەڵکانی نیشتیمان پەروەر بە مانافراوانەکەی تیابێ ئێمە خۆمان پابند نەکردووە پابەستیش نابین بە ئایدۆلۆژیەکی دیاریکراوە بۆکردن لەسەر ئایدۆلۆژیەکی دیاریکرا و دکتۆر بڕواتان بە کوردایەتی هەیە نەک بە مانە عاتفیەکەی بە مانە زانستیەکەی باوەڕمان بە نیشتیمان پەروەری هەیە باوەڕمان بە نیشتیمان سازی هەیە باوەڕمان بە کوردستان هەیە لە حەقیقەتا ئێمە ناڵین کوردایەتی ئێمە ئەڵین کوردستان لانکەی ژیانی چەندین نەتەوە ئاین و ئاینزا و شێوە مەزهبی جیاوازی تێدایە لە حەقیقەتا کوردستان تەنها خاکی کورد نییە بۆیە ئێمە باوەڕمان بەوە هەیە لە هەموو شتێکمان نابڵین کوردستان نیشتیمانیش وەکوتمی هەمووانە بە کورد بە تورکمان بە عەرەب بە مەسیحی بە کلدان بە ئاشووری بە ئاینە جیاوازەکان کە لە کوردستان هەن و باوە وەکو لە وەڵامی پرسیاری کەمی شاوتمان ئێمە بە دەنگی بەرزیش ئەڵێن ئەمڕۆ بەپێی هەموو ئەو بنەما دەوڵەتیانەی کە هەن کوردستان بەشێکە لە عێراق ناین دیماگۆگی بین ناین لە کاتێکا داوای پۆست بکەین لە بەغدا و بەڵام بین خەڵک پەروەردە بکەین بڵین عیبە بڵێ عێراقین. ئێمە باوەڕمان بەوە هەیە لە هەموو شتێکمان نابڵین کوردستان. ئێمە پابند نین بە ئایدۆلۆژیەکی دیاریکراوە بۆیە
لە کاتێکە خۆت شەڕەکەی لەسەر پۆستێک لە بەغدا شەڕەکەی لەسەر ئەندام پەرلەمانێکی زیاتر بەدەستبێنی وەزیرێک زیاتر بەدەستبێنی مدیرعامێک زیاتر سەفیرێکی عێراق زیاتر بەدەستبێنی بەڵام لەلاشەوە خەڵکانی گەنجی کوردی خێر لە خۆنەدی و وا گۆشپەی کە نەفرەت لە عێراق بکە ئەمە لە ڕاستیە بەکارهێنانی سیاسەتە بۆ بەرژەوەندی خۆت ئەمە سیاسەتێکی قێزەونە بۆیە ئەمە وتمان دروشمان ئامانجمان ئەوەیە کە سیاست بکەینەوە بە ئامڕازی خزمەتگوزاری گشتی نەک وەکو مەکسەبێک بۆ خەڵکە سیاسەکان خۆیان بەڵکو خزمەتکردنی گشتی. باش دکتۆر گۆڕەپانی سیاستکردنتان تەواوی عێراقە یان تەنها سنووری باشووری کوردستان؟ هەردووچێتی چۆن ئێمە کە لە کوردستانە خەبا دەکەین بۆ بەدێنانی ئامانجەکانمان کۆمەڵک ئامانجی خەڵکی کوردستان وەکو وتمان لە بەغدایە لەبەرەوە تۆ ناکرێت لە دەرگای بەغدا لە خۆدانێنە کە ئێوە ئاياتانەوە بچن لە بەغدا حزورتانێ مەبەستمەوەی ینی تەنزیماتان لە شارە عێراقیەکانی دیکەی لە هەر شوێنێک هەر کەسێک هەبێ باوەڕی بە پەیڕۆ و پرۆگرامی هاوپەیمانی هەبێ دەکرێت بێ بەئەندام لە هاوپەیمانیدا وەکوتم ئەمە حیزبێکی داخراو نین و خاڵێکی تری جیاواز لە ئێمە وەکو خۆمان پێناسە ناکەین وەکو حیزبێک کە پابندی کۆمەڵە بنەمای کۆنکریتیە ئێمە ئەڵین هاوپەیمانی و دەرگاشمان و ئاوەڵایە بۆ هەموو هاوپەیمانەتیەک بۆ هەموو ئەو حیزب ڕێکخراوانەی ترکە ئەمڕۆهان بە مەرجێک لەگەڵ بنەماکانی ئێمە یەک بگرینەوە کە بنەماکانی چییە؟ حکومڕانی دروست واتە ئێمە هیچ خاڵێکی سوورمان لەسەر هیچ لایەن و هێزێکی سیاسی نییە لە وڵاتەدا تەنها ئەوە نەبێ کە ئایا خەبات و هەوڵ و تێکۆشانیان بۆ خزمەتی گشتیە یان نا ئێمە ئامانجمان لە حقیقەتە بەبێ هیچ ڕتوشکردنێک ئەوەیە کە سیاست بگەڕێنینەوە وەکوتم بۆ خانە حقیقیەکەی خۆی کە لە دنیادا هەیە ئەویش چییە؟ خەڵک لە دنیادا سیاست دەکات بۆ ئەوەی لە ڕێگەی ئەوە خزمەتی گشتی پێشکەش بکە دەکرێت ئەمە جیاواز پارتە سیاسیانی ئێستا ئەزانن ئێمە خۆمان بە بەدیل نازانین ئێمە خۆمان بە ئەوە ئەزانین کە هەوڵی گۆڕینی ڕیفۆرمی حکومڕانی بین لە وڵاتەدا لەبەرەوەی پارتە سیاسیەکانی دیکە سەرکەوتوو نەبوون لە ڕیفۆرم ئەمە خەڵک ئەتوانێت بڕاری ئەو بدا کەس بێگومان سەرکەوتوو نەبوون تێڕوانینی ئێوە یعنی ئێوە گەشتونەتە قەنەعەتی لە قۆناغی کە پارتێکی سیاسی نوێ بێگومان تێڕوانینی ئەمەوەیە کە ئەو حیزبە سیاسیانەی کە ئەمڕۆ لە گۆڕەپانی کوردستانە حکومداریەکەن دەسەڵاتیان بەدەستەوەیە شکستیان هێناوە لە ئیدارەدانی ئەم وڵاتەدا ئەو ڕێگەیانەی گرتویانەتە بەر بۆ ئیدارەی ئاب و دارایی بۆ ئیدارەی سیاسی بۆ ئیدارەی سەربازی دیبلۆماسی پەیوەندیەکان شێوازێکە شێوازەکانی هەڵەی تێدا بووە ئەم وڵاتە شایستەی حکومڕانێکی گونجاوترە ئەم وڵاتە خاوەنی سەرچاوە و داهاتێکی ئەجگار زۆر و زەبەندەیە ئەگەر بێت و بە شێوازێکی زانستیانەی دوور لە قۆرخکاری تایبەت ئەم داهاتوو ئەم سەرۆت و سامانە بەکاربێ دەکرێت خەڵکی کوردستان زۆر خۆشگوزەرانتر بژی. بەڵێ با پرسیارەکەم ینی بازنەی پرسیارەکەم تەسکتر بکەمەوە و پرسیارەکەم ڕۆنتر و ڕاشکاوتر بکەم. هێندەی من تێبینی ئەو کەسانە ینی ڕەمزەکانی ناو هاوپەیمانی دیموکراسی و داد پەروەریم کردووە گوێم لێ ئەبێت دکتۆر بەرهەم ساڵح وەکو جێگرەوە یاخود وەکو بەدیلی سەرۆک مام جەلال و بڵین کاک نەوشیروان مستەفا خوالیان خۆش بێت دەبینن یان با وا بڵێم هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری خۆی بە بەدیلی گۆڕان و یەکێتی ئەزانێت وەڵامی ئێوە چیە؟ ڕاستیە کاک بەرەم خۆی ئەکرێ وەڵامی و پرسیارە بداتەوە بەڵام لەوەی کە من لێم بیست و بە ڕێزیش لە ڕاگەیاندەکانەوە لێ بیستووە هەمیشە کاک بەرەم شانازی بەوە کاکە خوێندکارێکی هەواڵ مام جەلال ئەوانی جوڵێن ئەڵێن لەسەر هەمان ڕێچکە بەردەوامە بێ بەڵام لەبەر ئەوەی ئەوان لە ئێستادا لە ژیانەوە ڕێگاکە تەواوەکە ئەمە قسەی کاک بەرەم خۆیەتی کە خوێندکارێکی دڵسۆزی هەواڵ مام جەلال بەوە هەواڵ مام جەلالیش لە هەموو وێزگەکانی ژیانیە هەرە کارە گرنگەکانی حکومڕانی بە کاک بەرهەم سپاردووە لەبەرەوەی متمانەی بە فکر و تێڕوانین و حکومداری ئەو پیاوە هەبوو بۆیە پێی سپاردووە لە حقیقەتە ئەنجینا کاک مام جەلال گۆڕی پرنور بێ یادی بەخێر بێ زۆر باش زانیوێتی کە کاک بەرهەم خەباتی شاخی نەبووە کاک بەرهەم پێشمەرگایەتی نەکردووە بەڵام کاک بەرهەمی لە ئەمریکا کردوتە نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان کە حساسترین شوێنی خەباتی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە کاک بەرهەمی کاتێک کردوتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ئیدارەی سلێمانی کە منافەسە لە بینی دوو ئیدارەدا هەبوو چێ نمونەیەکی جوانی ئیدارە پێشکەش بکە هەمیش لە بیرمە یادی بەخێر دیسان هەواڵی گەورەمان مام جەلال کە ئەیوت ئێمە با شەڕی ئیدارەی جوان بکەین لەگەڵ هەولێرە کەو کاتە دوو ئیدارەی هەبوو ئەوە بوو بۆ ئەو شەڕە ئیدارە جوانە چی هەڵبژارد کاک بەرهەمی هەڵبژارد دواتر
لە کاتێکدا لە ویزگەیەکی تری خەباتی سیاسی کاتێک بزوتنەوەی گۆڕان گۆڕی پرنوور بێ کاک نەوشیروان بەو کاریزما گەورەی خۆی لە یەکێتی نیشتیمانی کوردستان جیابەوە 24 کورسی هێنا بۆ ڕاستکردنەوەی بەڵانس هەواڵ مامجلال دەستنیشانی کاک بەرهەمی کرد وەکو سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی یەکگرتو نەکەرەوە وەکو سەرۆکی لیستی هاوپەیمانی کە بریتی بوو لە پارتی وێکێتی بۆیە بۆ ئەو ویزگە قورسانەی کە پێویستی بە ڕاستکردنەوەی باڵانس هەبووە پێویستی بەەوە وەکەم متمانەی زیاتری خەڵک بەدەستبێنین هەواڵ مامجلال لەنێوە ئەو هەواڵانەی تریدا کە ڕێز و خۆشەویستی بۆ هەمویانەیە بەرهەم بڕیاری نەدا لە ناو یەکێتی و گۆڕان ئەم خەباتە تەواو بکە مادام ینی سەرۆک مامجلال هێندە بڕوای پێی هەبوو هێندە ڕۆڵی پێداوە بێگومان بەداخەوە هەواڵ مامجلال دنیای بەجێهێشت دنیای ئێمە بەجێهێشت بەداخەوە کە بۆ شایەکانی پڕ ناوێتەوە و تەسیر و کارتێکردنی بینیمان هەم لە کوردستان و هەم لە عێراقیشا کەسێک من ناتوانم بڵێم جێگرەوەیان ئەتوانێت شوێنی هەواڵ مامجلال پڕکاتەوە بەداخەوە ئەوە ئینسانە و تەمەنە و ئەڕوا خۆز بێتەمەنی چەند ساڵێکی بەسەرەوە بواە بۆی ئەم وڵاتە نەگەیشتایەت ئەم قیرانانی ئەمڕۆ بێگومان دەوری کەسەکان لە ئیدارەدانی حیزب بە تایبەتی لە ڕۆژهەڵاتە زۆرە بۆیە بینین کاتێک کە کەسی یەکەمی حیزبێک گۆڕپانی سیاسی بەهۆی مەرگەوە یا بەهۆی نەخۆشیەوە بەجێ هێڵێ ئەو حیزبانە شێوازێک لە شێوازەکان تووشی چەندین قەیران دەبن قەیرانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە دوای نەخۆشکەوتنی هەواڵ مامجلال بێگومان لە بەرچاوی هەمووان دیار و ڕوون و ئاشکران ئەم هەنگاوی جنابی دکتۆر بەگەر قەیرانەکانی ناوی یەکێتی گەورەتر نەکرد من ئەتوانم یەکشت بڵێم ئەمە ئەگەرە ئەگەر پاتایە هەواڵ مامجلال تەمەنی درێژی بمایە هەرگیز نە دکتۆر بەرهەم ساڵح و نەدەی هیچ کەسێکی تربیری لە ماڵاواییکردن یەکێتی نیشتیمانی کوردستان نەبوو. باش دکتۆر هەر بە قسەکردن لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان دوای زیاتر لە 10 ساڵ لە بڕیاری خوا لێ خۆشبوو کاک نەوشیروان مستەفا بۆ جیابوونەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ ئێمە بڵێین ئەم هەنگاوەی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری انشقاقێکی دیکەیە لە هەناوی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێت؟ نەخێر بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک ئێمە انشقاقمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان نەکردووە و بانگوازی ئەوەشمان نەکردەوە و ناشیکەین ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕابردووەکەی ڕابردووی ئێمەیە جێگەی شانازی ئێمەیە هەمومان لە ویزگەکانی ژیانمانە جوانترین کاتەکانی ژیانی خۆمان لەنێ ئەو هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرف کردووە و ئەوانە ئەوەی ئێستاش کە ماون هەموو هاوڕێ و هاوخەباتی ئێمن کە ئێمە بیر و ڕامان جیاواز ئەبێ لە سەرچۆنێتی ئیدارەدانی سیاسی ئەم وڵاتە مانای ئەوەی نییە ئەکەوینە دوو سەنگەری دژ بە یەکتریەوە لە ڕێگەی دایالۆگ و قەناعەت پێکردنەوە ئێمە ئومێدمان وایە هاوپەیمانی لەگەڵ تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لەگەڵ لایەنەکانی تر هەمومان بەیەکەوە بین بگەینە سیغەیەکی مشتەرەک بۆ حکومدارێکی تری دروستتر لەمەی کە هەیە بۆ هەرێمی کوردستان لەبەرەوەی ئێمە باوەڕمان وایە خەڵکی کوردستان شایستەی حکومڕانێکی زۆر لەمەی ئێستا هەیەش گونجاوترە شایستەی ژیانێکی زۆر لەمە سەربەرزانەترە و وەکوتم سەرچاوە و داهاتی ئەم وڵاتی ئێمە زۆر لەمە زیاترە کە خەڵکی کوردستان ئاوا ببینی ئەمڕۆ بۆیە ئێمە نە بە چاوی سڕینەوەی لایەنەکانی تر سەیری حیزبەکانی ترەکەین بەڵکو بەوە سەیرەکەین ئێمە و نە هیچ یەک حیزیش بەتەنیا ئەتوانێت لەم کوردستانی ئێمە ئەم کوردستانە بکاوە بەهەشت بەڵکو ئێمە ویا ئەم ریفۆرمە لەم سیستەمی حکومڕانێدا بکات کە ئێمە بانگەشەی بۆ دەکەین بۆیە ئێمە ناومان هاوپەیمانێتیەوە بۆیە دەرگای هاوپەیمانێتیمان واڵایە کە باوەڕمان وایە هەمومان بەیەکەوە دەتوانین بەڵام کەی بەیەکەوە دەتوانین کە ئەم فۆرمی حکومڕانیە بگۆڕین کە هەمومان قەناعەت بۆ بێنین کە ئەم فۆرمەی ئێستا فۆرمی شکست خواردووە. باشە هەر بە قسەکردن لەسەرەوەی کە ئێوە خۆتان وەکو بۆ ئینشقاقێکی نوێ لە یەکێتی نیشتیمانی کوردستان پێناسەی خۆتان ناکەن بەڵام هێندەی من کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستانم بینی بێت دواند بێت شاودێری ڕاوبۆچوونەکانیانم کرد بێت ئەوان هەستەکەن ئەمە لێکردنەوەی لایەکە نیوەی یەکێتی نیشتیمانی کوردستانە و یەکێک لە ڕەخنەکانیان کە بە بەردەوامی تەنانەت لەسەر پۆستی ڕەمزەکانی ناو هاوپەیمانی بڵین دیموکراسی و دادپەروەری نووسن ئەڵێن ئێوە جارێ وەرن لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەست لە کار بکێشنەوە واز لە ئەمتیازاتەکانی ناو یەکێتی بێنن اینجا بڕۆن حزبێکی نوێ بانگەشی بۆ بکەن و دروستی بکەن ئەم ڕایە تا چەندە منطقیە؟ لە ڕاستیا بێ ئێمە زۆر جەریء بین و بە سەراحەتیش قسە بکەین حیزب مقەدەس نییە حیزب ئامرازەکە بۆ بەدەهێنانی ئامانجێک سەی دنیای پێشکەوتوو بکە سەیرەکەی سەرکردەی وڵاتێکە ئەمڕۆ 2 ساڵ لەمە پێش لە حیزبێکی ترا بووە
مێژووی ئەمریکا سیر بکە ترامپ سیر بکە لە چەند ساڵی لەمە پێشا لە حیزبی دیموکراتی بووە ئەمڕۆ لە حیزبی کۆماریە بۆتە سەر کۆمار ماکرۆن ئەندامی حیزبێک بۆ دوای چەند مانگێک وازی هێنا بۆتە سەرۆکی وڵاتێکی تر ئەمە بۆ لەبەرەوەی حیزب لەو دنیای پێشکەوتوودا لای ئەندامەکانی وەسیلەیەکە وەکوتم بۆ بەدێنانی ئامانجێک خۆی پیرۆز نییە ئامانجەکە پیرۆزە بۆیە من کاتێک ئەبینم لە حیزبێکی سیاسی کە خەبا دەکەم کە ژیانی خۆم لە ڕابردووە بێبەخشیوە بەو هۆی ئەو حیزبەوە ئیتر بە هەر شە لەبەر ئەوە بێکە ئەدای سیاسی گۆڕاوە لەبەر ئەوە بێکە سەرکردایەتەکەی گۆڕاوە یا بار و زمینەیەکی ترە بە هەر شێوازێک بێ کە هەز دەکەی ئەو حیزبە ناتگەێنێتە ئەو ئامانجە زۆر ئاساییە زۆر مۆدێرنەیە بەبێ دڕدۆنی و عاجز بوون من ڕێگایەکی تر لەبژێرم بۆ گەشتن بەو ئامانجە ئێمە وا ئەبینین کە ئەمڕۆ لە ڕێی هاوپەیمانێتی بۆ دیموکراسی و دادپەروەری ئەتوانین ئامانجەکانمان کە دوێنێژە هەڵگری بووین لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بێهێنێدی خۆ ئامانجەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەموو ئامانجی پیرۆزن وەکوتم خەڵ هەزاران گەنجی ئێمە خۆیان گیانی خۆیان بەخشیوە بۆ ئامانجەکانی ئەوەندە ئامانجەکانی پیرۆز بوون بۆیە بۆ گەیشتن بەو ئامانجانە دەکرێت ئامرازەکان بگۆڕین باشە بەڵام بە قسەکردن لەسەرەوە کە ڕەنگە ئێستا بینەر و بە تایبەت یەکێتیەکان کە من لێرە ئەبێت نوێنەرایەتی تەواوی بینەران بکەم لە پرسیارەکانم یعنی ڕەنگە و پرسیاریان لا دروست بێ بڵێن جەنابی دکتۆر بەرهەم کەسێکی پشتگوێخرا و نەبووە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانەی لەگەڵین جەنابی دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان بۆ نمونە وەزیر بووە بۆ نمونە من بیرمە لە بەرنامەکانی پارساڵ جەنابتانم وەکو ڕاوێژکاری مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە ناسان یعنی بۆ نمونە ئەوترێت دەسەڵاتی تەواویان هەبووە جەنابی دکتۆر بەرهەم سەرۆکی حکوومەت بووە جێگری سکرتێری گشتی بووە کادرەکانیان وەزارەتیان وەرگرتووە بۆ نمونە لە عێراق تا جێگری سەرۆکوەزیران دەسەڵاتیان هەبووە پرسیارەکە ئەوەیە یعنی لە لووتکەی دەسەڵاتی ناو حزبێکی دەسەڵاتداری هەرێمی کوردستانی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانێت بێت گۆڕانکاری بکەن ئێستا وەکو پارتێکی سیاسی نیە چۆن نەتوانێت بکەن حەزەکەم بە زۆر بە سەراحەت بێڵێم نە کاک بەرهەم و نە من خودی خۆم هیچ کێشەیەکم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە نەبووە نە لە پێگە و نە لە پۆست و هیچ ڕۆژێکیش داوای هیچ پۆستێکم نەکردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێچوانەوە هەمیشە پۆستی و پلەی باڵای بە من بەخشیوە و جێگای شانازیم بووە وەکو ئەرک بە منی سپاردەوە منیش ئەوەی پێم کرابێت لە خزمەتی گشتیا کردومە و ئەوە ڕابردوویەکە شانازی پێوەکەم واتە تا ئێستاش هەموو هەواڵانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە مەکتەبی سیاسەکانیانەوە بە ڕێز جێگری سکرتێری گشتیەوە هاوڕێ و هاوخەباتی خۆمن و جێگای ڕێز و تەقدیرن پەیوەندی کۆمەڵاتیمان هەیە و هەر ئەژمێنێ لەگەڵ هەموو ئەو بەڕێزانەیە ئەمە کێشەکان کە سینین و بۆ کات دکتۆر بەرهەم بەڕێزت ئاماژەت پێدا خاوەنی پلە و پۆستی بەرز بووە و ئێستاشی لەگەڵا بێکە جێگری سکرتێری گشتی بووە و کە پشتەکان شخصی نین بەڵکو خلافەکە لەسەر شێوازی ئیدارەدانی سیاسەتە لە وڵاتی ئێمە شێوازی بەڕێوەبردننی هەرێمە لە وڵاتی ئێمە ئەو دەنگەی کاک بەرهەم و ئەو هاوڕێیانەی تری کە ئەمڕۆ لە هاوپەیمانیا ئیژەکەن کە دوێنێ لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بوون ئەو دەنگە بیستراوە نەبووە بۆ ئەوەی کە فۆرمی حکومداری چکۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێگەیەکی گۆڕانکاری بۆ سیستەمی حکومڕانی نەک بۆ خۆی پێگەیەکی بەهێزیا بۆ هاوڕێکانی تری ئەمە کێشەی شخصی نییە ئەمە کێشەی بەڕێوەبردننی وڵاتە ئێمە هەستمان وا پێشبینیمان کردووە وا هەستمان کردووە کە ئەم ئیدارەدانی ئەم وڵاتە دەگەێنێتە قەیرانی سەخت و پێشتریش قسەی لەسەر کراوە وتراوە نووسراوە هەموو دۆکۆمنت کە هەیە و کراوە ئەبینین ئەگەر پاتایە ئەم ڕخنە جددیانە بە شێوازەکان گوێ لێ بگیرایە ڕەنگە قەیرانگەلەکانی ئەمڕۆ نیوەی ئێستا بوونایە دکتۆر کەمتر لە سێ خولەکەم ماوە و چەند پرسیارێک ماوە گەر بە کورتی وەڵام بیتەوە زۆر مەمنونە بم چارەنووسی ئەو مەکتەب سیاسی و پەرلەمانتارانەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا پەیوەندیان کردووە چ بەنهێنی چ بە ئاشکرا بە هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەریەوە چییە بێت کەی بە فەرمی خۆیان ئەعلانەکەن ئەمڕۆ ئێمە کۆنگری دامەزراندمان بەست هەموو ئەوانەی کە پێویست لەوێ بەعرزەکەم ئەو بەڕێزانەی کە هاتوونەتە ئەو کۆنگرەوە هاودیدی هاوپەیمانین و مەکتەبی سیاسی یەکێتی تیا بوو مەکتەبی سیاسی تێدا نەبووە سەرکردایەتی تێدا نەبووە ئەمە کۆتاییە یعنی من ئەو هەر کەسە لە دڵی خۆیەتی لە حەقیقەتە من نازانم من ناتوانم ئەوەی من ئەیبینم لە هاوپەیمانی کە ئەمڕۆ هاتوونەتە کۆنگرەوە کۆمەڵێک هاوڕێ و هەواڵ و هاودید بوون کە هەیان بۆ لە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە هەیان بۆ یەکەم جار بێتە ژیانی سیاسیەوە هەیان بۆ لە حیزبی تر بووە ئەمانە هاودیدن ئامانجتان دەسەڵاتە یان ئۆپۆزیسیۆن بوونە ئێمە ئامانجمان دەسەڵاتە ئامانجمان دامەزراندنی فۆرمێکی نوێ لە دەسەڵات لەم هەرێمی کوردستانەدا باش
لەسەر ئاستی ناوخۆ بەنیازن جگەلەوەی کە وازەحە لە گۆڕان و کۆمەڵەوە لەگەڵ گۆڕان و کۆمەڵ هەنگاوتان ناوە بەنیازن لەگەڵ پارتە سیاسەکانی دیکا و پەیمانی بکەن پێشخەریتانە بێت دەرگای هاوپەیمانەتیمان واڵایە ئێمە ئەمڕۆ بە یەکێتی و پارتیشەوە هەموو ئەو حیزبانەی کە باوەڕیان بەوە هەیە کە ئیتر کوردستان پێویستی بە فۆرمێکی نوێی حکومڕانیە ئێمە دەرگامان واڵایە. دوێنێ بەرپرسی دەستگای هەڵبژاردننی پارتی ئاماژەی بەوەدا لە ئێستەوە ئامادەین لەسەر ئاستی عێراق لەگەڵ هەر لایەنێک کە پێویست بکات هاولیستی و هاوپەیمانێتی بکەین بۆی بەهێزبین. ئێوە ئامادەن؟ ئێمە بۆی بەهێزبین لە پێناوی چی؟ ئامانجمان خەڵکە لە ڕاستیە ئەنی بە کورت و بە کوردی و کوردی بڵین سیاسەت لای ئێمە ئامانجەکەی خەڵکە، ئامانجەکەی خۆشگوزەرانی و ئاشتەوایی بۆ خەڵکە. بۆیە لە هەر هاوپەیمانێک بزانین کە خەڵکی کوردستانتیایە قازانج و بەژەوەندی ئەبێت ئێمە بێسێ و دوو گفتوگۆی تیاکەین و بەرەو پێشەوە هەنگاوی بۆنێ. هەندێک زانیاری نافەرمی لای من هەن کە هەنگاوتان ناوە وەکو پارتێکی سیاسی نوێ لەگەڵ لایەنێکی عەرەبی عێراقیە نازانم شیعەیە یا سوننەیە هاوپەیمانێتیتان هەبێت ئەمە تا چەندە؟ حەزەکەم یەکشت بڵێم بە خۆشحاڵیەوە زۆربەی هێزە سیاسەکانی عێراق زۆر بە دامەزرانی هاوپەیمانی بەلایەنەوە ڕووداوێکی کاریگەر بووە لە بەرەوەی بە سەراحەتر بڕین کەسایەتی بەڕێز بەرهەم ساڵح لە عێراق کەسایەتێکی دیار و کاریگەر بووە و ئەوان وەکو ئەبین لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتیش کەسایەتێکە کە پۆستی نەبووە ئەو ڕۆڵ و شتی کارایی هەبوو و کاتێکە وەکو خۆت ئەڵێ تەنها لە ماڵەوە دانیشت بوو هەر وەفدێک بکاتە لە ئەمریکاوە لە ئەوروپاوە کە سەفەرمیەکانی هەرێمیان بەدیای ئەویشانە بینی. ئێستا کە خاوەنی هاوپەیمانیەکە و سەرۆکی هاوپەیمانیەکە بێگومان ئەوان داوای لێ ئەەکەن گفتوگویان لەگەڵا بکە هاوپەیمانیان لەگەڵ بەڵام ئەم نەخیر ئێمە تەنها ئەمانجمان چییە؟ تەنها پێوەرمان ئەوەیە ئەگەر ئەو بێت و ئەو گفتوگۆ هاوپەیمانێتیان لە بەرژەوەندی خەڵکی کوردستان هەبێ ئێمە هەنگاوی دکتۆر زۆر بە کورتی کەمتر لە 10 چرکەم ماوە و هاوڕێیان مەڵێن ئەوە شت نەماوە هەنگاوی داهاتوتان چییە؟ هەنگاوی داهاتوومان خۆ ئامادەکردنە بۆ هەڵبژاردنەکانی کوردستان هەڵبژاردنەکانی عێراق. پێتان باش هەڵبژاردنەکانی کوردستان پێش هەڵبژاردنەکانی عێراق بکرێت؟ هەر کاتێک لیستی ناوی دەنگدەران پاکرایەوە ئێمە دژی تەزویرین ئێمە هەڵبژاردنێکی پاکمانەوێ و هەنگاومان خۆ ئامادەکردنە بۆ هەڵبژاردنەکان و بە هیمەتی هەموو لایەک هیوادارین کوردستان سیستەمێکی حکومڕانی دروستری لەوەی ئێستا بۆ بێتە بەر لە پێناوی خەڵکەکەیە. بەڕێز دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان سەرۆکی لیژنەی ئامادەکاری کۆنگرەی هاوپەیمانی دیموکراسی پۆزنیە هاودیدم ئێستایتر هاودیدم لەسەر کرداتی مەکتەبی سیاسی حزبەکە نەخێر بەوە ئەرگ بوو پێم سێرا بوو بۆ ئامادەکردنی کۆنگرە ئێستا هاودیدێکم لە هاوپەیمانی ماندوونەوە هەربژێت. بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژکۆتایی هات لەگەڵ جەنابی دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خواداون کاتێکی خۆش.